سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە هاتووینەتە قەزای ئامێدی و بە تایبەت ناحیەی شیلاتزێ بە دوواداچوون دەکەین بۆ ڕووداوەکانی ڕابردوو کە لە ماوەی کەمتر لە مانگێک 6 کەس بوونە قوربانی هێرشی سوپای تورکیا و شەڕی پەکەکە لەم ناوچەیەدا. بەشێکی زۆر لە میدیاکانی ناوەخۆ و میدیاکانی دەرەوە باز لە ئاڵۆزیەکانی ئەم دواییە دەکەن. حکوومەتی عێراق دەڵێت سەروەری عێراق پێشەڵ کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان داوای کشانەوەی هێزەکانی تورکیا و هێزەکانی پەکەکە لەو ناوچەیە دەکات. بابزانین ڕووداوەکان بە چ شێوەیەک بووە؟ خەڵکی ئەو ناوچەیە بۆ ئەو شەڕە نەگریسا کە لە نێوان پەکەکە و سوپای تورکیا لە ئارادایە چی دەڵێن و داخوازیان چییە؟ ئێستا ئێمە هاتوونەتە یەکێک لەو ماڵانەی کە کوڕێکی گەنجیان تەمەنی 24 ساڵە دەبێتە قوربانی هێرشی ئاسمانی فڕۆکەکانی تورکیا. ئێمە هاتووین لەگەڵ باوکی قسە بکەین بەپێی زانیاریەکانی ئێمە لە نێو ئۆتۆمبیلێک 3 کەسی تێدا بووە. یەکێک لەو کەسانە کوڕێکی گەنج بە کوڕی ئەم بەڕێزە بوو بابزای ڕووداوەکە لە زاری خۆیەوە دەمانەوێت جێبیستی بین بجێرتەوە. سڵاوت دەبێ ماندوو نەبی سەرەتا سەرخۆشیتان لێ دەکەین. پێم خۆشە سەلامەتی پێم خۆشە باسی ڕووداوەکە بکەین، ینی دەمانەوێت بزانین ئەو ڕووداوە چۆن دروستوارەکە بە شێوەیەک باسی دەکات. درستۆی هەروەکو ئەس زۆنم مۆنی کوڕیم بیژێ ئەس زۆنم چوویە بخوا جریانێ چوو ژوور دەوتاتە جیاکت بینی کێوی سیدا گوندە سیدا گوندە لە دەرەوە شیلاتزێ گوندێکە بەس ئەوە جێ گەشت و گوزۆرە خەلکی چەند دوور دەبێت چەند دوور دەبێت وڵا چووە دوینی ینی چەند کیلۆمەتر دەبێت لێرەوە ئەو جێ گەشت و گوزۆرە چنی سەیرە ڕۆژانە چن و خەڵک دێ و دەڕوە تێت و چی شوێنێکی ئاساییە ئاسۆی وڵا هەرمۆنێ چشن ئاسۆینن دەوڵەتە تورکا چشنیت ئاسۆینی بەس نیکمەتین و چەند حەتە سەر بۆ گەشت دەستنە دەرەوە چەند کەس دەبن؟ 3 کەس بن 3 کەس دەبن گەنجن هەر هەموویان گەنجن بخوا پێقیە برە یە چووی زبری سەیرە خواستانشی بژی کرێ بەروێدا بڕێکۆمۆڵ بە سەیرە هۆتێ خۆری بخوا دا کەپتیار دەلی بۆ شەوەعە جۆدی بخوا جکۆ چ بریە کۆشوتیە گەندورە زەوزەواتە کۆ چ بووە یە دۆنا بەخۆ و زەرەر و زیان دروست بووە بەهۆی ئەو دروست بیارە وڵا چەند گوند دەژیلوێری پشتی ئۆگەر پێبەبی ئێستا لە چەند گوند ناکرێ هات چۆ بکرێت زۆرە جەڵێکە شۆڵەکە گیرم سادا گوندی تەشویری پێ هەر همه امجد بیبورش همه تشته درآمد چه درآمدی و نگهتم داوە ڕوویدا بۆ هۆی جان لە دەستدانی 3 گەنج لە یەک هێرشی سوپای تورکیا ئەم گەنجە گەیشتۆتە ینی کاتی ڕووداوەکە گەیشتۆتە شوێنی ڕووداوەکە بابزانی ڕووداوەکە لە زاری ئەوەوە چۆن بووە چی بینیوە و پێمان بڵێ ینی لە شوێنێک بوو ڕووداوەکە و بە چ شێوەیەک بۆ ڕووداوە بەێ ڕاستی دەستپێکیدا ئەم ماڵداکومی وەکی ڕۆژی جمعە هەموو خەڵکی دەڤەرێ گشتی قەست و جێ گەشت و گوزاریتکەن بودەمێکی خۆش بۆڕاندنی جەوەکی سۆفی باش وی دەمی دەمژمێر تقریبان 11 بوو 12 رو پەیوەندی ماوەتەکردن گوت وڵەفرن تورکا دەڤەرە بووم بە باران کردە پێزانین هەنە کۆندێکی هاوڵاتیت مەدەنی شەهید بوونە توی دەمێ دەمەژی هەوڵ دەکەم قەست و جێریدانێ بکەین باش ئەوانەی کە شەهید بوون کە سوکاری تۆن یانش بەستە تۆ هیچ زانیاریت نەبوو گشتی هەموو کە سوکارە منەشی یان خەڵکی منتەقەشی لە زەم هەمی خۆڵ و خۆرزەدەگی مرۆڤێت باشە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتێکەوەیەکی شۆ ناف گەنجە دیموقرات عومەر ئیسماعیل وەرەمۆری پسماوی منە ئەمۆزاتە بەێ زۆر باشە هەواڵەکەت پێگەیشت چێ شوێنی ڕووداوەکە چیت بینی دەماز گەشتە جێش ڕوودانێ ینی ڕوودانێکە زۆرە دڵتەزیم بوو شێوەیە گشتی گوندێ سیدان ئاگر بەربوو بوێ گشتی خڕهات بسوتن بەر دومانێ دوکێلێ نەفەسی بوو مەهمیە پەیدا بوو ژێریدن دەمامەتی سۆرۆخێک
دانش کلاک و سیاران که بو پیکم آن به سروبر که بو چه تنهیلا بو مذاکرت نف عرض سیاره دو مچه جنازه ندیدن ندید من ندید جنازه نما من نما بو پشتینگی مذاکره بر کلاک و بس شورای فروکه و آسمان فروکی هر بردام بود مذاکره کلاک و شورای سروخه که دیاز مازنتر بر شورای دا بو مسح كوريجي اجل برادرن ما بي و کاری مندای بر رو که روی کلیب گرین جنازه ببینین مخابل ملوریج نیدن پشتینگی گنجه که دی حواله ما چوناف زوی ناف گوندی خدا بازی کر گوتوارن اوندای پورچت لشی انسانی ندبری یعنی موشکی وی مزن بوی موشکی کی موشکی کم مازن بو مزن بو یعنی او موشک اجرام الانسانی به تکارینان ویدم ایدو مقصد جه وی پارچه جنازه کرد یعنی پارچه ملوریت مثلا صاب میدرو پارچه کدی ماینه و دست ایلوری و پی ایلوری یعنی گوشتی مخر کم کرد سری مکان نو باطنی که یعنی تشیو بجی اول نه انسانن ولی کربون یعنی شیواکی نتوانن نیاسین و جهان نتوانن نیاسین باشه نوکه دخت چوای ما دکاریم بچینه وی داره تصویر بکی نه ولی تو نکاری بچی چونکه گاوی دولت تو بینی بردام و بمباران دورت کرد وشلایی که یعنی خطره او نوچه خطره خطری سرما کردور هر جایی که امری بین خطره نکال ویدیو لیقای متی همت خطریه دار نه نظالی خوش خطر هر خطره دو کترسکی مزن هی هر کس اگل شرعی بیت جایی که دن مترسی لسرویه حقیقت مترسی هایی جبر کل بوچی مترسی هایی چند کس هات نشهید کردن قربانی نکه حالیان منطقه ماشلازه بیشتر قضا آمدیه و وگونه 28 حوالاتی مدنی آن شهید کردن او دی روداوین دونه سه کس بونه روداوین دی سه کس بون یه منطقه ماشلازه یه چهره جیل قدشی باوی هر یمه ئێمە هەوڵماندا نزیک بینەوە لەو ڕووداوی کاژمێر 12 ڕوویدا سێ گەنج دەبنە قوربانی هێرشی تورکیا لە پشت ئەم چیایە کە پێی دەگوترێت کوڕەژار ئەم چیایە وەکو دانیشتوانی ئەو ناوچەیە ئەوانەی کە لەو گەڕەکە دانیشتون دەڵێن لە ساڵی 1970 واتە لە سەردەمی ڕژێمی بەعسەوە ئەم چیایە لەلایەن هێزەکانی پەکەکەوە کۆنتڕۆل کراوە خەڵکی ئەم دانیشتوان ینی ئەم ناحەیە بیانەوێ بچنە قەت ئەم چیایە مەترسی دروست دەبێت ئێرە هێڵی سوورە شەڕە لە نێوان پەکەکە سوپای تورکیا ئاسمانەکەی بە تەواوی کۆنتڕۆل کراوە لەلایەن سوپای تورکیا چیاکانیش لەلایەن پەکەکەوە لە ماوەی ڕابردوودا 28 کەس بۆتە قوربانی لە شیلاتزێ و لە تەواوی قەزای ئامێدی لێرە خەڵک نائارامە ژیانیان لە مەترسیدا ناتوانن بچنە دەرەوە ڕووداوەکە لە چ شوێنێک ڕوویداوە ڕۆژی هەینی کاتژمێر 12 باشتر بڵێم لە پشت ئەو چیایە ئەو سێ گەنجە چوونەتە پشت ئەم چیایە وەکو کەسوکاری باسی لێوە دەکەن ئەوان بۆ گەشت چوونە چەند کاتێکی خۆش ببەنە سەر ئەمە ژێکێکە لە ڕۆژنامە نووسەکانی ئەم ناحەیە شیرازێ بابزانین بۆ دۆخی ئێرەوەندە خراپ پێک چووە بۆ وای لێ هاتووە چێ هۆکارە چێ سەبەبکارە دەڤەرەمە تمامی کەفتێت ژێر داگیرکاریە چەکدارین پەکێکی و هەروەسا بۆمبەبارانکردنا فرۆکین لەشکری تورکیا ku rojane ev devere dihêne bombebarankirin hem ji layê topxane û hem ji layê berdewam borduman dikirin berdewam yani êsta em çiyane borduman dikirin ev çiya hemû rojan rojane eger ev çiyane hête bombebarankirin çiyekî dil piştî hête bombebarankirin berdewam ji layê topxanên Tirkiye ve dihêne bordumankirin û her westa ji layê firokên Tirkiye ve dihêne bombebarankirin bi behaneya wê yekê ku çekdarên partiya Kirîkarên Kurdistanê li vê deverê hene pekekî û her westa bûyne eger ku jiyana xelkî vê deverê bi temamî tal û nexweş bibîtin herdem bajarê me bajarê Şêlazê bi cilên reş poş dihête berdewam ême bînîme belam êsta em eger beser bikevin qedeqê Şêlazê xelkê Şêlazê dûrpêçkiriye باکور و باشوره توی دست پککی دانن باشه دستی پکک تو تیم بگینی یک شتم توی بگینه براستی من لی تیناگم بو چی پکک چی دویلم چیه چی هیلم پککی تنه جبو آلوزی و تگدانا
وضع باشور کردستان اگر نه میدان شر و سیاست و پککی نه باشور کردستان با کور کردستان بله مخابن ابرو که امید بینین کش پککی شورش خواه اینت باشور کردستان دا بوین اگر تگدان و آلوزین خلق باشور کردستان و آزادی باشور کردستان نها ام پیدوی چه هزو لاینا نینین کو بیتن باشور کردستان بپارزید یان آزاد بکردن جبر کو هل سال نوتوی که باشور کردستان هاتی آزاد کردن پترش نیو چرخلو سردم پشمرگی شورشا کرده به هزار هم پشمرگی بونه قربانی آزادی اوه آخه ابروکجی آخه آزاده خلقی و دورید بیجتن ام داخوازش حکومت عراق کن کو سروری آخه عراق بپاریتش بر کن نهادا حکومت عراق بیجیت هن عراقی نه اگر هم عراقی بین نکرد هر چه کردستانی نه بس اگر او کردستانش بشکش عراقی بزنید بدوی او سنور عراقی به تمامی بپارزید چون که نهادا حرم کردستان ناراضی بین خود یار که هم بر بردمان فروکن ترکیه و هر واسه داگیر کردن پککی سر آخه باشه کردستان و هرشی ترکیه با حرم کردستان و خلش کردستان ضرر و زیان مازن گشت نه دوره خلک و دوره خلکی که یه هجار اف دوره که هجار نشینه دهات و ثروت و دوره آنکو بجه و جیان خلکی و دوره سر کارین کشتوکالیه خدا کردن آجل و هر واسه چاندن دوره مجی دوره که هم یا چایه و یا گشت و گذاریه خلک الجزایر و عراق سردان و دوره آمد کش با گشت و گذاره و هر واسه خلکی ما سردان وان گندوارین خواهد کرد بود دست و اینانا هندک دست کفته بو اداره کردن مال و زۆرێن خۆ وەکو دەڵێن زیاتر لە 250 گوند لە دەستی پەکەکەیە قازانجی بوونی پەکەکە لەم ناوچەیە بۆ ئێوە چییە؟ پەکەکە چ قازانجێکی بە ئێوە داوە؟ حتى که هلبته نزاین که سبب پککی کبوش المنطقه مایا کاش نجاریه یانجی پیلانه که لی هبونا پککل دورید ما براستی مترسیه آلوزیه و هر واسه دلگرانی بوما و کام باشور شورش باکور دور ما هات بیت کردن و بیا میدان شهری روزانه گنجین دور امیدی بگشتی تایبت ناحیه شیلات زید من قربانی کو حتی که شیلات زید پتر 25 کسا چه سبب کاره او گنجانه دبنا قربانی بله سبب هلبت سبب دولت تركيا هلو هروسا بونا باكاكاجي مش بشي من سببها مو باكاكلم شويني استاوت شي مو شي لو تشي انا باكاكاي بويا بله نبس تنفيتشيوي افتشيوي دجي هاي طبعا بيقول بله او جوي باكاكا اللي هاي وباكاكا بوشور هميا اللي هاي هبونا باكاكي از بيجم بدگرد و بوهندك ونشتن شر تکنولوژی بکاتن باشه بیزار بونه ای ولا پاکاکا هلبت بیزار بین ام هر نبتنه پاکاکی بلکه لسپای ترکیاش لسپای ترکیاش هم بیزارین هر واسه لشر بیزارین زور هر واسه حکمت جیب بدوی حکمت یان وان رکانه بگیرید نهیلید خل بچید یان جی بدوی سنوره که دانید بو پاکاکی و بو ترکا لازم چهار سرک بیت چهار سرک بله چهار سرک بنرات هبید راستی دا ایدی خلک ما زرمن نبیدونه بیده قربانی و شهر پاککی و ترکیه شەڕی پەکەکە و سوپای تورکیا لەو ناوچەیە ئاڵۆزێکی زۆری دروست کردو هەم لە ڕووی تەناهی ئاسایشەوە هەم لە ڕووی ڕاگررتنی بژێوی ژیانی کاسبکاران بەشێک لە خاوەن ئاژەڵەکان ئێستا گرفتیان هەیە ئەوەی دەیبینن ژمارەیەکی زۆر لە ئاژەڵە لەبەرەوەی کە ناوچە شاخاویەکان بەهۆی ئەو شەڕەوە مەترسێکی گەورە هەیە لەسەر هەر کەسێک بچێتە ناو چیا یاخود دەرباز بێت لەو شەقامانە وەکو وڵاتیان باسیەوە دەکەن چەند مەترێک دوور بکەویتەوە لە شەقامە سەرچەکان مەترسی ئەوە دەکرێت کە بکرێی بە ئامانجوو و بە شێوەک لە شێوەکان گیان بکەوێتە مەترسیەوە بۆیە ژمارێکی زۆر لە ئاژەڵداران ناچارن ئاژەڵەکانیان بێنە سەر شەقام بە شێوەک لە شێوەکان وا بکەن خۆیان بپارن. لەم دۆخەدا کە ئێستا ینی کێشەی کۆرۆنا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کاتێکدا بۆتە پرسێکی گرنگ بەڵام لە ناحیەی شیلاتزێ
لە 4 ماڵ لە 4 گەڕێکی جیاواز لەم ناحەیە 4 پرسە هەیە خەڵکی ئێرە هەمویان کەس و کاری یەکن یعنی بەشێکی زۆریان باز لە کۆڕۆنە دەکەی لەگەڵ یان دەڵێ کاکە ئێمە قوربانیمان داوە گەنجمان بۆتە قوربانی ناچارین ئێمە دەبی سەرخۆشی بکەین ئەمە خوشی یەکێک لە قوربانیەکانە دەمەوێت بزانم ڕای چییە سەبارەت بە ڕووداوەکە دەستپێکی خەیات نەهات کرد کۆین بەشدا بین خەمامەدە مەمنونین دوا ناخۆشیە ئیشاڵا هاوبەشی خەمتانین بەڵام من پێم باشە باز بکەی ینی ئێستا گەنجێکی ئێوە بۆ قوربانی ینی جانی سپارت پێ دوایە چێ خەتابارە چ هۆکارێک وای کرد گەنجێکی ئێوە بێت بە قوربانی سپاس بۆ هاوڵە بەسەر پەکێکی و ترکن واتکەن خەڵکی مەنەشی ئەوان خەتابار پەکەکە و تورکیە بەێ جام هی بتکەم بلە بچن بەسە دلەی داوای کۆخشکۆ بسژن ئەوە چەند لەوەی چێلەر زێهۆڵ ناکوشتن بۆ چواتکەن مۆ نەگون هەیە مەوە چژەیە یعنی ئێستا دڵی تۆ جەرگی تۆ بریندارە برایەکی گەنجی تەمەەن چەند ساڵیت بەلایکارێک شمێلۆکۆ منەوەبی ئەس بۆ نامینم تەمەنی 24 ساڵە 24 ساڵە هات بووە قوربانی شەهید بوو کی دەرێ بۆ ڕووداوەکە چاوا بۆ ڕووداوەکە وڵا سپێدەی هەمە کاری خاکی دەشتا سافری دیار هەواڵێت خۆ گوتێ چما سافری دایکۆم گوتێ ناچە گوتێ خۆت بەیە چنینە وڵا ناگوتە بەغۆمشی نەدل نەدا بێشتا بەغۆ من دایکۆمش گوتێ کوڕێ من دێ هەرەوە غەرەوەتایەوە خەیرێ بیت لۆ دایکۆم زۆنی دلێ شۆدا دارت گوتێ بخۆدای وادیمۆهیە لەوەی منە لۆ لەوەی هۆتەوە لاجهۆ بۆ لەوەی بوومە هۆدۆیە مە نازۆنی لەوەی من کوشت وی نامینن ڕۆ چۆ بێی ناشایی داخوازیێتە چییە لە ینی چ دخوازی تونوکە ڕاستی ویتکەم خوا پاکێکێک فێ پشت و ترک دەکو باز لێ داوای کاپسوشیت ینی پاکەکە بێ دەرێ نەمینێ و هێرشی سوپای تورکیاش بێتە ڕاوەستان داجان هاوبەشی خەمتانین کۆستان گەورەیە ئیشاڵە دوان ناخۆشی دەبێت تۆ وەکو دایکێک ینی بەتەمای چی سکاڵا لە چێ تۆمار دەکەی بۆ ئەوەی ینی خوێنی کوڕەکەت بە بەلاژ نەڕوە چ بێژم حەقەوە ئیشەڵا خودێ شواچێ کرد ئەی چاوت لە خودەیە ترکۆ چێ کرد ترکۆی وەلێکێ مە چژێ بی لەوەی مسافرەتی بی تەمەنی چەند 24 بی 24 بوو 24 ساڵ بی ژبەر چ بووە ینی همه چوبین چند تا عالم همه چوبی گەڤێکی همه چوبین خودبە بی خودبە بی دایکەوە همه چوبین لەوەی باشە داخوازیێتە چی ینی چ دەخوازی دەخوازیم چێ ئیشەڵا خودای قەیمە شواچێکەتی وەلێکرێ پێزە برێت یارچن بێلێت و دەوەی 24 ساڵی دەوەی بۆ چاق و خودای بی دەوەی دایکۆ کۆرە بی دەوە دایکۆ نامینی دەوە دایکۆ دەیمۆ نامینی دەوە باشە پشتی بێ ڕوودانیان کۆ ڕەوش چاوا دەبینی بە عام ینی تو بۆ زارۆکی خۆ بۆ کوڕێندن خەڵک چ دەبێژی ینی تو وەکی دایکە چ دەبێژێ گەنجین ما چ دەبێژێ خێزانیندن بۆ خێزاندڕینشتنە پەوەندە جادێدا کەونە جادێن و چەکەن تۆڵازان ماچل گەل کەسێنە نابگەل ترکۆ و ناگەل پەکەتی چون گوندت خوشین کرد یه خود تشتی خود چه کن کازانه کنگرو که موزیه اول دوژنه بخو خوزی پارا نبود چون گندش خوشین کن یعنی چوب و کسابتی بو کار بکن شولی برای شولی چون خوشول کن گندش خوشین کن موزیه کنگرو که خود من پکه کناری خود هم هند رو بینی اجابه وقتی رو کس نکرد نه آمد وین نبید خود هم قبیل نکرد راستید پکه که او ترک سر آخامه و شارت کن خلقی ما همه وبری همه هر سال همه شهید دادن خلقش را دادن بردوام یعنی او شهید که سیریه دورت ما همیو بله چه خودی قبیل کردن ام حسنو که شرم هم شرنا خوازیم سر آخوما باشه شرط او ناوچه دیت بمباران کردن خودی هم چه شرنا خوازیم سر آخوما هم حس کن پکه بچیدن لچیا بمباران هنه فروکه اری گلا کنه همه گوه هنه همه گوه شب و روز ما ها شهر را طیارتونن شهروانه خودی قبیل نکردن گنجین ما ایتینا کشتن قال لك جار خلقك حزدك بستسر چیه بو گشت تو دکاری بچیه داره با نه والله برد طیاره دیشا چین بالطياره بله يعني ترسيتها هي اگر بچیه بله يعني الشارع درباز بي ترسيتها اكيد چجار ما ترسيك چي بويا لسرتا نه ان شاء الله نچي بيش چي نبويا بلان ترسيتها هم دم هي سمرو بيد ما چي بي سر حما لسر كار كاسبي چواي نو كار هنا بيدري نه نينا
زیانەکانی شەڕی پەکەکە و سوپای تورکیا لەو ناوچەیە وەکو بەرپرسان لەم دەڤەرە باسی لێوە دەکەن نزیکەی 500 گوند بەهۆی بوونی پەکەکەوە ئاوەدانی تێدا نییە چۆڵ کراون و ئێستا ئەو ناوچانە بە تەواتی بوونەتە شوێنی شەڕ لە نێوان سوپای تورکیا و هێزەکانی پەکەکە ڕێژەی بێکاری بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری خەڵکی ئێرە لە ینی وەرزی کوشت و کاڵ لە زۆربەی کاتەکان بێکارن چ جوتیاریان چ ئەوانەی خاوەن پیشن چونکە لەو شەقامە بترازێ ناتوان بچنە ناو ئاوەدانیەوە لەم چایە پەکەکەی لێ لەو بەریش پەکەکەی لێیە بەردەوامیش فڕۆکەی تورکیا لە ئاسمانە بردومانی ئەو کەسانە دەکات کە گومانی لێیە پەکەکە بن یان دەستیان لەگەڵ پەکەکە تێکەڵ کرده بێت چارەسەر وەکو خەڵک دەڵێت ڕاگررتنی ئەو شەڕە و چوونە دەرەوەی هەردوو هێزی بیانیە لە نێو خاچی باشووری کوردستان. ماوەیە کە دەبینین شیرازێ ئەو ناحەیە کە ئێستا ئەمە تێداین دیدار دەکەین بۆتە ئامانج نازانین ئامانجی پەکەکەیە ئامانجی تورکایە شەڕەکە بهێنە ئەم ناحەیە بەڕاست شیرازێ لەگەڵ ناوچەکانی دیکەی کوردستان چ جیاوازێکی هەیە بۆ هەر جارێک شەڕ دەبێ زێدەتر لەو ناحەیە دروست دەبێت. کاک کامران هەکەم سەحکەینە سەر خەریتە و جغرافیا قەزا ئامێدی بشێوەیەکی گشتی نەک بەس ناحیەشێ لە دزێ ئامانجا ئینەما قەزا ئامێدی بشێوەیەکی گشتی تێتە هەژماردن ئێکی شوان قەزایەن هەف سنوور لەگەڵ وڵاتی تورکیا و هەبوونا چەکدارên پەکەکێ vê deverê li van şaxê sinûrî zayîden hatnawan bûna hindek gundên deverê de hanayek de artêşa Tirkî ku çiprêka topbarankirinê bît yan firokên cengî bîtin rojane sinûrên qeza amêdî bi şêwekê giştî û nahya şêladizê bi şêwekê taybetî bibîte amanca firokxanê wana. Nahya şêladizê şên bijim notu du gunda pêkî têtin zayîden senterê bajarvaniya şêladizê ev notu du gunda 85 reng 85 gund ji hebûna vê milmilaniyatna beyna çekdarên pekekî re ku kiriya bingeheka serekî ev gundên henêkîne bingeheka serekî ku هێرشی ببەنە سەر ئارتێشە باشە بەڵام زۆر جار دەگوترێ کاکە پەکەکە چی کردووە دەڵێن پەکەکە لەو چیانە بۆ خۆی ڕەبایەکی داناوە تێکەڵی ژیانی خەڵک نابی خەڵک بۆ خۆی بە ئازادانە دێ و دەڕوە یعنی بۆچی ینی شەڕ دێتە ئەم ناوچەیە ئەوان دەڵێن ینی زۆر جار خەڵکێک جێبیز دەبین لەم لاو لەولا دەڵێن کاکەوە سوپای تورکیا ئامانجی گەورەی لە پشتە کاکە ئەگەر پەکەکە ئەگەر نەبیتن پەکەکە چت کردن دوان شۆ خودەخە ئەگەر ئەم سەکەنە کوردستانە با کورد باوەڕ بکە شاخێتوین گەلێک ژوانە مەزنترن و بەرزترن و ڕوبەرێ جوگرافیە کوردستانە باکرش گەلێک ڕوبەرێ باشووری مەزنترە لێ هەبوونە پەکێکە هەنایەکدا ئارتێشە تورکیا ئەو هەنایەک و ڕۆژانە ئەف گوندە بهێنە توپباران کرد کەوایە گەر پەکەکە نەبێ ئەو ناوچەی ئارام دەبێت وەکو هەر ناوچەیەکە دی باشە سەبارەت بە کوشتتوکان سەبارەت بە گەشتیاری سەبارەت بە تەناهی و ئاسایش بەڕاستی من کە لە هەولێرەوە هاتوون بۆ ئەو ناوچەیە بینیم ینی ڕێوشێنی ئەمنی گیراوەتە بەر ینی خەڵک تەنانەت متابعە دەکە جێ لە ئاسمان ڕادەگری فڕۆکە هەیە نییە شەڕەیە نییە دۆخەکە چۆن ئێستا کە کەمران ئەگەر ئەم بشین ینی بڕاستی باغین کو ئەف ململانیات نبینا چەکدارên pekekê û artêşa Tirkiye ziyanên mezin gihandîne qeza Amêdiyê bi şêwekê giştî madiyan giyanî jî û madî jî eşên bijme te zêdetir 72 sedê sinûrê qeza Amêdiyê bi şêwekê giştî navçekan ne arame yan nêzîkî seda 72 navçekan ne arame rojekî yekcar zor e rast e rêjeka geleka zor e bes ev rêje henê hemî bêjin sinûrê gel welatê Tirkiye تأثیرێکە geleka mezin ya kiriye ser nahya kiştûkalî li deverê bijin bijme te 85 gundaneke hemî dikavîlin û hiç keştûkal tê nayê ser mero welatê xelkî ku ihtimale sedaha hezar dûnemên sexerî li vê deverê hebûn û baştirîn şwên bûn ku xelek pazî têda bi xwedan ketin lê mixabinî ve hebûna wana li vêrê ev jî ziyanekî hewlatiye ketiye waya ziyanekan bi milyonan dolar زیاترش میلیون دلار میلیونها دلار نهکر زیاتر نبند هر واسه زیانه که گلک مازن رجا بیکاریت و دوری دا گلک زور بوده اف خلکی هنی که پیشوان سرکی سرکشتو کالی بوده نمایه هر واسه سر کرتی گشتو گذاری کرتی گشتو گذار کشتو کال
زێدەبوونی ڕێژەی بێکاری ئەمانە هەموو هۆکارن بەدەر لەوەی کە زیانی گیانیشی لێکەوتۆتەوە پێم بڵێ تۆ وەکو بەرپرسێک لەم ناحیە لەم ناوچەیە پێشنیازت چیە چارەسەر چی دەبی ینی چی بکرێت بۆ ئەوەی ئەو ناوچەیە ئارام ببێتەوە شەڕی تێدا تاکە چارەسەری ئەوە هێزن پەکەکێ نەمینەل دەڤەرێت و هانەیە بدەنە هاتەشە تورکی و ڕژانە ڤان سنوورên هەندەیەت بەرفرە تو باران بکەتن تەمانەت نەمانەوانە ئەڤە تنێت چارەسەرە بودە بە گفتوگۆش هەتا ئێستاوان نەخشاینێتەوە نەخێر. خەڵکی شیلازێ بە تایبەت و دەڤەری قەزای ئامێدی بەگشتی لە شەڕی پەکەکە و سوپای تورکیا بێزار بوونە ئەوان دەڵێن سەرڕای ئەوەی کە بەهۆی کۆڕۆناوە قەیرانی زۆری ئابووری لە کوردستان دروست بووە بەڵام لەم دەڤەرەدا بەهۆی شەڕی پەکەکە و سوپای تورکیا بارێکی دیکەی گرانی ئابووریش کەوتۆتە سەرشانی دانیشتوانی ئەو ناوچەیە کە ڕێژەی بێکاری بە بەراورد لەگەڵ ناوچەکانی دیکەی کوردستان زیادی کردووە و لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەو شەڕەوە زیاتر لە 28 کەس بوونەتە قوربانی. داواکاری خەڵکی ئەم ناوچەیە چییە؟ ئەوان دەڵێن بۆ چارەسەری دۆخەکە پێویستە هەم پەکەکە و هەم سوپای تورکیاش لەو ناوچەیە نەمینێ و خەڵکیش بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.